لەم ناوچەیە زیاتر لە 800 پرۆژەی ماسی دیارە هەیە بەڵام بەداخەوە کێشە یاساییان هەیە بە حکمی شاتئی ئەمزەی کە دێتە خوارەوە کۆمەڵی مەشاکلاتیان هەیە سوودمەند نابن لەو با بڵێن شتانەی کەوا حکومەت لەلایەن وەزارەتەوە دابین دەکرێت بۆ پرۆژەکە ئەو یاداشت و داواکاری و شتانەی کە هەیەیان بووە بەنووسراو دەیگەیەنە دەستمان ئەوانەی کە ئێمەش خۆمان گوێمان لێ ڕاگرتن و وەرمانگرت هەمووی دەگەیەنین بەلایانی پەیوەندیدار و ئینشەڵڵا بەپێی توانە بەپێی ئیمکانیەتی خۆمان جێبەجێیان دەکەین. پەیامێک دەدەین بە جوتیارانی خۆشەویست بە تەنگەوە هاتنی ئەم برادرانە بۆ پێداویستی و تەواوی گرفتەکانی جوتیارانی سنوورەکە یەکێک بوو لە کارە ئەولەویەتەکان.